خۆشەویستی پتە و بۆ ئەوەی خۆشەویستێکی پتە و نیشان بدەین پێویستە هەنگاوی بەکردە بنین سەبارەت بەڕاستی. لێرەدا باس لە بڕگەیەکی بچووک دەکەین لە کۆتایی نامەکەی یەهوزادا. بە ئەم بەشە کورت بکەینەوە و ناونیشانەکەی دەبێتە خۆشەویستی پتە و. یەکەم، دەبوو مێهرەبان بن لەگەڵ دراوسەکاندا یارمەتیان بدەن. لەگەڵ یەهوزادا ڕوبەڕووی تەحەدای خۆشەویستی پتە بووینەوە. ئەمە ئەو باوەڕدارانەی کە مامەڵەیان لەگەڵ ئەم کەسانەدا دەکرد. یەهوزا جەختی لەوە دەکردەوە کە دەبێت ڕوبەڕووی ئەم خەڵکە ببنەوە، بەڵام ئەو باوەڕدارانەی پەیامەکەیان پێگەیشت دەبوو ئەوان مامەڵەیان لەگەڵدا بکەن. هەروەها ئەوەش زۆر قورسە. لەبەر ئەمە یەهوزا پێیانی وت بەزەییتان بەوانەدا بێتەوە کە گومان دەکەن. ئەو کەسانەی لە ئیمانەکەیاندا دۆش داماون و سەر لێ شێواون پێویستە بە نەرمی مامەڵیان لەگەڵدا بکەن. هەروەها لێرەدا ئەو بنەمایە جێبەجێ دەکات کە لە نامەی دووهەمی تێوساوستا و پێشتر پێکەوە لێکۆڵینەوەمان لێ کردووە کاتێک پۆلیس دەڵێت بەندەی مەسیح خاوەنشکۆ نابێت شەرفرۆش بێت، بەڵکو دەبێت لەگەڵ هەمووان مێهرەبان بێت، توانای فێرکردنی هەبێت، هەروەها پێویستە لە کاتی تنگانەدا دان بە خۆی دابگرێت. ئەوانەی بربەرەکانێ دەکەن بە دڵنەرمی ڕاستیان بکەنەوە، بە هیوای ئەوەی خوددا تۆبەکردنی ڕاستی ناسینیان پێ بدا و لە دوایی ئەوەی کە هۆشیان بە خۆیان داهاتەوە ئەوەی بۆ ئەنجامدانی خواستی خۆی بەندەی کردوون. بەواتایەکی تر لەو کەسانە نزیک ببنەوە کە سەر لێ شێواون و فێریان بکەن و بە نەرمی ڕەنماییان بکەن تا دەگەڕێنەوە سەر ڕێگای ڕاست. خاڵی دووەم ئەوەیە کە دەستێوەردان لە ژیانی ئەو کەسانەدا بکەن کە بەڕاستی لە تەڵەی گوناهدا وەستاون. هەروەها لە یەهوزادا بەشی 22 دەڵێت هەندێک لە ئاگردا بڕفێن و ڕزگاریان بکەن، لە ترسدا بەزەیتان بە هەندێکی تردا بێتەوە. وشەی ئاگر لێرەدا لێکچوونێکە لە و ئاماژەیە بۆ ئەو تێوەگلان لە بابەتی هەڵە و خراپ و نائەخلاقیەکاندا، خنکان و نقمبوون لە خراپە و گوناهەدا. هەر بۆیە یەهوزا دەڵێت ڕزگاریان بکە و لە ئاگر دەربازیان بکەن. ئەمەیە کە ئێمە پێی دەڵێن دەستێوەردانی کتێبی پیرۆز و ئەوەی پۆلس لە نامەکەیدا بۆ گەڵاتیەکان باسی دەکرد کاتێک گوتی خوشکان برایان ئەگەر کاتێک تووشی گوناهێک بوون، هەروەها لێرەدا مەبەستی ئەوەیە کە لە ژێر دەسەڵاتی گوناهەدا زیندانی کرابێتن، ئالوودەبوونی هەیە، بەواتای ئالوودەبوون دێت. جا ئێوەی ڕۆحانی ئەوانەی بەڕێگای ڕۆحدا دەڕۆن لێرەدا بە شێوەی کۆ هاتووە، کەسی ئاوا بە ڕۆح نەرمی ڕاست بکەنەوە، سەیری خۆشت بکە نەوەک تۆش تاقیب بکەیتەوە، باری یەکتری هەڵگرن و بەم شێوەیە شەریعەتی مسیح پێهێن نەدی، واتە شەریعەتی خۆشەویستی. بەواتایەکی تر یەهوزا دەڵێت لەناو ئێوەدا هەندێک کەسن کە نەکرد لە حاڵەتی گوماندان بەڵکو لە حاڵەتی تێوەگلانی گوناهەدان، پێویستە کە نیعمەتی خوددا یارمەتیان بدەن و ئازادیان بکەن. ئەمە ئەرکێکی قورسە بە خۆشەویستی پتەوە ئەنجامی بدەن. لە کۆتاییدا دەبێت لەو کەسانە جیا ببنەوە کە بەردەوامن لە کردار و شێوازی ژیانی خراپ و لەگەڵ هەستان بەمە بە سۆز و ئەقرارەوە. هەمیشە هیوایەکەیە کە لە ڕێگا خراپەکانیان باڵگەڕێنەوە، بەڵام یەهوزا و پۆلس دەڵێن ئاگادار بن لەگەڵیان تێوە مەگلێن. هەروەها دەڵێن هەندێک لە ئاگر بڕفێن و ڕزگاریان بکەن، لە ترسدا بەزەیتان بە هەندێکدا بێتەوە، تەنانەت ڕختان لەو بەرگانە بێتەوە کە بە جەستەوە تێکەڵاو بوون. پۆلس باسی ئەمەی دەکرد کاتێک نامەی دووهەمی خۆی بۆ کۆرنسیەکان نووسی. بەشی 6 ئاەتی 14 دەڵێت لەگەڵ بێباوەڕان لەژەر یەک چوێندامە مەنون، چونکە بە هەماهەنگیەک لە نێوان ڕاست و دروستی و خودخراپەدا هەیە. هەروەها لێرەدا دەڵێت ئێوە هاوبەشین لەگەڵ مەکەن، چونکە هەر شتێکتان لەگەڵیاندا هەبێت ئەوان هاوبەشیان لەگەڵیا دەبێت. بە هەمانەوە کارانەوە ئێوە شتێوە دەگلێن کە ئەوان دەیکەن. هەر بۆیە دەڵێت چه هەماهەنگیەک لە نێوان ڕاست و دروستی و خراپەدا هەیە. ئەمەیە کە مامۆستا درۆزنەکان تێوەی گلاون بە گوناهەوە تێوە گلاون، چونکە هیچ هەماهەنگیەک لە نێوان ڕاستی و دروستی و خراپەدا نییە، یاخود هیچ هاوبەشیەک لە نێوان تاریکی و ڕووناکیدا نییە. ئێوە لە ڕووناکی و ئەوانش لە تاریکیدان، مەحاڵە ئەو دوانە لەگەڵ یەکتردا کۆ ببنەوە. دەبێت ڕووناکی تاریکی بگۆڕێت، بەڵام ئاگادار بن تاریکی کاریگەری لەسەر ڕووناکی نابێت. هەروەها ئەمەش ئەوەیە کە پۆلس لە نامەی دووەمی خۆیدا بۆ کۆرنسیەسەکان باسی دەکات لە بەشی 7 ئاەتی 1 دەڵێت خۆشەویستان لەبەر ئەوەی ئەم بەڵێنەمان هەیە با خۆمان لە هەموو تێکەڵاویەکی جەستە و ڕۆح پاک بکەینەوە لە ترسی خوددا پیرۆزەکەی کە ئێمەی دەست نیشان کردووە. بنەماکە جارێکی تر دەڵێت
و ئەوەی خۆشەویستێکی پتە و نیشان بدەین پێویستە هەنگاوی کردەیی بینێن سەبارەت بەڕاستی. ئەمەش دەمانباتە سەر و پرسیارەی کە یەهوزا لە نامەکەیدا وەڵامی داوەتەوە. چۆن دەکرێت ئەو دۆعای نیعمەتەی کە لە کۆتایی نامەکەی یەهوزادا هەیە هانمان بدات کە خۆشەویستێکی پتە و لە کەنیسەکەماندا جێبەجێ بکەین. ئەمە ئەو نیعمەتەیە کە لە کۆتایی نامەکەدایە کە ڕاستیگەلێکی تێدایە و هانمان دەدەن و بەرزمان دەکەنەوە لەو کاتێک کە خۆشەویستی پتە و لە ژیانماندا ئەزمون دەکەین بۆ ئەوەی توانایەوەمان هەیە کە لە کەوتن بمان پارێزێت. خدا توانادارە لە پاراستنمان، هەروەها بێکەم و کوڕی و بەو پەڕی شادیەوە لە بەردەم شکۆکەی ڕامان دەگرێت و تاکە خدای ڕزگارکەرمان کە لە ڕێگای عیسای مەسیحی خاوەن شکۆمانەوە شکۆ و گەورەی و توانا و دەسەڵات بۆ ئەوە لە ئەزەلەوە تا ئێستا و تا هەتایە. ئامین.